بە پێی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان 1.8 ملیۆن کەس وەکو لاو لە جیهاندا تەماشا دەکریان لە نێوانیان ژمارەیەکی بچووک کە توندتیژی ئەنجام دەدەن و ئێستاکە لە هەوڵی گۆڕینی ئەو بۆ چوونەوەدایە. ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان بەو کەسانە دەڕی لاو کە تەمەنیان لە نیوان 18 تا 29 ساڵدایە. بڕیاری 2250 لە وڵاتانی ئەندام داوا دەکات وەکو هاوکار تێگەڵاویان بکات لە سازدانی ئاشتی و بەرەنگار بوونەوەی توندتیژی لە ڕێگای بەشداریکردنیان لە بریارەکاندا. بریارەکە کە لە مانگی دیسان پەسەند کرا، نێردراوی سکرتێری گەشتنەوەی گرتوەکان بوو لەوان ئەحمەد الهێنداوی بە دەستکەوتێکی هەرە گەورەی ناوبرد. لە کۆڕێکی ئەم دوایەی ئەنستیتوتی وڵاتی گرتوەکان بۆ ئاشتی بۆ یارمەتیدان لە دەستپێکردنی ئەو بریارەدا، ڤیکتۆریا ئیبوواین لە لاوانی ئاشتی بۆ سازدانەوە لە نیجێریا وتی ئەو لەو بڕوایەدایە لاوان دەتوانن بەرپرسیارەتی لە ئەستۆ بگرن بۆ ئەنجامدانی کارێکی زۆرتر بۆ دابینکردنی ئاشتی لە جیهان. ئەوان دەتوانن لەگەڵ هاوتەمەنەکانیاندا قسە بکەن. ئەوان دەتوانن هانیان بدەن لە توندتیژی دوور بکەونەوە و کار بکەن بۆ پشتیوانیکردن لە ئاشتی. نەتەوەی گرتوەکان دەڵێت بۆ ئەوەی دەرەنجامی کە بێت پێوەستی بە چەندین بۆچوون هەیە لە نێوانیان بۆچوونی فەرهەنگی کۆمەڵایەتی بۆ گرێدانی کەسانی لاو بە کۆمەڵگای سڤیل و گۆڕەپانی ڕامیاری. ئەوەی لە ڕاستیدا گرنگە کۆمەلگاکان ڕێکخراوەکان و ئینستیتوتەکان دەبێ بڕوایان بە وزە و توانای کەسانی لاو هەبێ لەبەر ئەوەی ئەو تواناییان هەیە جیهان بگۆڕن. مانوێل ئۆمەر جێگری سەرۆکی ڕێکخراوەی وڵاتی گرتوەکان بۆ ئاشتی دەڵی سەرمایە گوزاری لێلاوان سەرمایە گوزاریە لە ئۆمێد بە ئایندە. جانێ دیلان بەشی کوردی دەنگی ئەمریکا.